دایکی دیموکراسی جیهان بووە بە ناوەندی توندوتیژی. بانگەشەی هەڵبژاردن چی بەسەر ئەمریکا هێناوە. دوای دەیان ساڵ دووربوونی ئەمریکا لە توندوتیژی سیاسی بەرامبەر بە کاندیدانی پارتە سەرەکیەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بۆ پۆستی سەرۆکایەتی، لە ئێستادا ئەو وڵاتە لە ماوەی 2 مانگدا 2 جار توندوتیژی کوشندەی بەخۆیەوە بینیوە. هەردوو جارەکەش دۆناڵد ترامپ سەرۆکی پێشوو بەربژێری ئێستا بۆ سەرۆکی ئەمریکا کراوەتە ئامانج. لە ناوەڕاستی مانگی تەمموزدا و لا گردبوونەوەیەکی هەڵمەتی هەڵبژاردنەکاندا لە شاری باتلەر لە ویلایەتی پێنسیلڤانیا فیشەکێک کە ئاڕاستەی ترامپ کرابوو بەلای گوێیدا تێپەڕی و ڕزگاری بوو. لەو ڕووداوەدا هێرش بەرە تەمەن 20 ساڵەکە بەدەستی پاسەوانەکانی دۆناڵد ترامپ کوژرا. ڕۆژی یەکشەممەی ئەم هەفتەیەش پۆلیسی FBI ڕایگەیاند کە لە بانگەشەیەکی هەڵبژاردندا و لە مەیدانی یاری گۆڵفدا کاتێک لە ئەنگرانی ترامپ لە دەوری کۆبوونەتەوە دیسان ترامپ بۆتە ئامانجی هەرشێک و لە ئێستادا تۆمەتبارێک دەستگیر کراوە. لەم ساڵانی دواییدا ئەمریکیەکان ناچاربوون نۆرمە نوێکان لەسەر ئاستی جیاوازی سیاسی لە گۆڕەپانە سیاسەکەی وڵاتەکەیاندا قبول بکەن. هەر خۆشیان دەڵێن گوتاری نەتەوەیی تونتر بووە، دووبارەکی حیزبی تیشتر و قوڵتر بۆتەوە و پێوەرەکانی هەڵسوکەوتی کاندیدەکانیش دابەزیوە. بەلەبەر چاوگرتنی بڵاوبوونەوەی توندوتیژی چەکداری لە ئەمریکا ڕەنگە ئەم جۆرە هێرشە ببێتە نۆرمێکی نوێ، بەڵام بۆ ئێستا ئەم ڕووداوانە هێشتا شۆککەرن. هەرچۆنێک بێت ئەمریکا کە خۆی بە دایکی دیموکراسی دەزانێ و بەردەوام بانگەشە بۆ دیموکراسی دەکات، جیاواز لە زۆربوونی توندوتیژی لە شەقام و ماڵەکانی ئەمریکادا و بەکارهێنانی چەک لە ئێستادا و لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا. هەر ئەم ئەمریکایە بۆتە گۆڕەپانێک بۆ زۆرتربوونی توندوتیژیە سیاسیەکان و خودی سیاسیەکان و سەرۆکەکانیش گرفتار بوون بەدەست ئەم توندوتیژیانەوە.